الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار، صلاة تفتح لنا أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. براو خوشی ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. یەکێک لەو مەوسیمە پیرۆزانەی کەوا لەم چەند ڕۆژی ئایندا بە خزمەتی ئەگەین، ڕۆژی عەرەفەی پیرۆزە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی دووشەممە. ڕۆژی دووشەممەیش خۆی بۆ خۆی پیرۆزە، چونکە پێغەمبەری خوا فەرمێت فیه ولیدتو، لە ڕۆژی دووشەممە لەدایک بووم، بۆیە تیا بە ڕۆژوم. هاوکاتی عەرەفەیش ڕۆژی دووشەممە ئەکات. خوای گەورە بە نسیبی هەموو لایەکمانی بکات. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژە پیرۆزەیە کە حاجی تایە ئەبێ بە حاجی، چونکە حەزەتی ڕەسوولی ئەکرەمە فەرمێت الحەج عەرەفە، یەکێک لە ڕوکنە گەورەکانی مەراسیمی حەج بۆ حاجیان وەستانە لەسەر کێوی عەرەفە و دوعاکردنە و مناجاتە لە حوزوری پەروەردگارە لەو شوێنە پیرۆز و کاتە پیرۆزەدا. ڕۆژی عەرەفە ڕۆژی کۆبوونەوەی موسڵمانانە بە هەموو ڕەنگە جیاوازان و زبانە جیاوازەکانەوە، یەکتری ئەبینن، حاڵ و مەسائلی یەکتری لا یەکتری باسەکەن، لە یەکتری ئەپرسن. مسڵمانانی جیهان ئەوەی کەوا ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوول الله، خوا حەجی بە نسیب کردووە لە هەموو ڕەنگ و زبانە جیاوازەکان لە کێوی عەرەفە کۆ ئەبنەوە، بە گەورەترین کۆبوونەوەی مسڵمانان ئەژمارەکرێت. هەموو ساڵێکەوە مسڵمانان کۆ ئەبنەوە تایە. ڕۆژی ئیکمال و تەواوبوونی دینە، ڕۆژی تەواوبوونی نیعمەتە بەسەر ئوممەتی پێغەمبەری نازدارە. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێت ئەمڕۆ، اليوم یعنی ڕۆژی عەرەفە کە هاوکاتی جومعە بوو، هاوکاتی عەرەفە بوو، ئەو ڕۆژە پیرۆزە، خوا ئەفەرمێت ئەمڕۆ ئێمە دینمان بۆ ئێوە تەواو کرد. ئەمڕۆ نیعمەتی خۆم بەسەرتانە ڕژاند و بۆم تەواوکردن کە ئیسلامە. ئەمڕۆ من ڕازیم ئیسلام دینتان بێ، غەیری ئیسلام قبوڵ ناکرێت. ئیسلام دینی بەشەریەتە، ئیسلام ڕێگەی ڕزگاری بەشەریەت و مرۆڤایەتیە. هەر کەسێک مسڵمان نەبێ و ئەهلی ئیمان و دین نەبێ، دڵنیابە لە قیامەتا خەسارەتمەندە، زەرەرمەندە لە دونیایشا، چونکە ڕێچکە و ڕێبازی ئیسلامی ون کردووە، بەدبەخت و شەقی و نەکبەتە. کەواتە ڕۆژی عەرەفە و ڕۆژە پیرۆزەیە. ڕۆژی عەرەفە جەژنی مسڵمانانە، ڕۆژی عەرەفە گەورەترین ڕۆژە. حەزەتی عومەر ئەفەرمێت جوولەکەیەک لێی پرسیم ئەو ئاەتەی کەوا اليوم أكملت لكم دينكم، ئەو ئاەتە ئەگەر بۆ دینی ئێمە بەهاتا دەخوارەوە، ئەو دەقە و سەعاتە و ڕۆژەمانە کرد بە جەژن. بۆیە حەزەتی عومەر ئەفەرمێت ئەوە جەژنی مسڵمانانە بۆ ئێمەش، چونکە ئەو ئاەتە نوزیلت في يوم عيد في يوم جمعة في يوم عرفة، ئەو ئاەتە لە ڕۆژی جەژنا دابەزی کە جمعە جەژنی مسڵمانان و ئیماندارانە، و لە ڕۆژی عەرەفە
کە گەورەترین ڕۆژە بەلای پەروەردگارەوە. خۆشەویستان، بۆیە ئیمامی عومەر ئەفەرمێت کیلاهما بحەمد الله لەنا عیدا، هەردووکیان چ عەرەفە و چ جومعە بۆ ئێمە جەژنە. گەورەترین جەژنی موسڵمان ئەوەیەکەوە لە ڕۆژێکە گوناه نەکا و تاوان نەکا، مناجاتی پەروەردگاری زیاتر کردە بێ، وەکو شیخ حەسەنی بەسری ئەفەرمێت ڕۆژی عەرەفەیش بۆیە جەژنی موسڵمانانە، ڕۆژی مناجات و لیقای پەروەردگارە، ڕۆژی گەڕانەوە و پەشیمانبوونەوەی لە گوناه و لە تاوان، ڕاکردنە دەستی شەیطان، ڕووکردنە دەرگای پەروەردگار و ڕەحمی پەروەردگار. گەورەترین ڕۆژ لە ساڵە لە ئاینی ئیسلامە ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەری خوا فەرمێت ما من يوم أفضل عند الله من يوم عرفة ينزل الله تبارك وتعالى إلى السماء الدنيا فيباهي بأهل الأرض أهل السماء فيقول انظروا إلى عبادي جاءوني شعثا غبرا ضاحين جاءوا من كل فج عميق يرجون رحمتي ولم يروا عذابي فلم ير يوما أكثر عتقا من النار من يوم عرفة. پێغەمبەری ئازیز ئەفەرمێت ڕۆژی عەرەفە و ڕۆژە گەورەیە، هیچ ڕۆژێک نییە لە ساڵە بەلای خواوە گەورەتر بێ و پیرۆزتر بێ و مبارەکتر بێ. خوا پیرۆزی کرد بێ لە ڕۆژی عەرەفە. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژە پیرۆزەیە، ڕەحمات و بەرەکاتی پەروەردگار دائەبەزێتە خوارەوە بە لێشاو، وەخوای تەبارەک وتەعالا شانازی ئەکا بە دانیشتوانی سەر ئەرزەوە کە ئیسلام و موسڵمانن، عەمەلی چاکە ئەکەن، بە تایبەت عەرەساتی عەرەفات، حاجیان کەوا لە عەرەفەن و دوعا ئەکەن و مناجات ئەکەن، خوا شانازیان پێ ئەکات بەسەر ئەهلی سەماعە. ئەفەرمی ئەی فریشتەکان، ئەی ئەهلی سەما، ئەوە من ئەهلی سەر ئەرز زۆر بڕێزن بەلامەوە، خۆشەویستن سەیریان کەن کە چۆن لە هەموو کون و قوشبنێکی دنیاوە هاتوون، داواکەن لە من لێیان خۆش بم، ڕەحمیان پێ بکەم، عاقیبەتیان بەخێر بگێڕم، دوعایان گیرا بکەم، سۆز و میهرەبانیم هەبێ بەرامبەریان، بەسەر تۆزاوی، بە ماندووبوونی، بەسەر ئازڵکاوی، بە ناڕەحەتی لە هەموو کون و قوشبنێکی دنیاوە هاتوون. ئەمانە بەڕاستی خۆشەویست و عەبدی ڕاستەقینەی منن، یەرجوونە ڕەحمەتی، ڕجایان ڕەحمەتی منە، داوایان ڕەحمەتی منە. بەڕاستی ئەمانە پەنا ئەگرن لە عەزابی من، لە سزای من. ئەمڕۆ ئەو ڕۆژەیەکەوە لە هەموو ڕۆژێک زیاتر بەندەکانی خۆمی تیا ئازاد دەکەم، پەروەردگارە فەرمێت. بۆیە ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژە گەورە پیرۆزەیە، ڕۆژی لێخۆشبوونە، ڕۆژی قوتاربوونە لە عەزابی خوا، لە سزای پەروەردگار، لە دەستی شەیطان، ڕووکردنە پەروەردگارە. چونکە پێغەمبەرە فەرمێ لە فەرمایشی ترە ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبيدا من النار من يوم عرفة. أفرميت بەڕاستی هیچ ڕۆژێک لە ڕۆژی عەرەفە زیاتر و باشتر و زۆرتر خوای تەبارەک وتەعالا عەبدەکانی ئازاد ناکا و قوتاریان ناکا و ڕزگاریان ناکا لە ئاگری جەهەنم لە ڕۆژی عەرەفە. یعنی لە ڕۆژی عەرەفە لە هەموو ڕۆژە زیاتر پەروەردگارمان بەندەکانی خۆی ئازاد دەکا و لیان خۆشە بێت. ئیبن جارود یا ئیبن جارودون عالم و زانایەکی گەورەی ئیسلامە، ئەفەرمێت لە سەردەمی فەقیهەتی خۆمە، تەلەبەیاتی خۆمە، لەگەڵ هاوڕێیەکمە لە ئێوارەیەکی عەرەفە لە وڵاتی یەمەنە، ئەڕۆشتم بۆ مەنتەقەیەک بۆ تەلەبی عیلم و دەستخستنی زانست و زانیاری. ئەفەرمێت لەو کات و ساتە کە ئێمە ئەڕۆشتین ئێوارەیەکی عەرەفە بوو، حاجی لە حەج بوو، ئێمەش وێڵی عیلم و زانست بووین. دامان بە شوێنێکە، ئەو شوێنە شوێنی ئاسەواری قەومی لووط بوو، ئەو قەومەی کەوا خوا بەهۆی نێربازیەوە لە ناوی بردن، کە ئەمڕۆ لە پەرلەمانی وڵاتانە یاسا دائەنرێ بۆ نێربازی، خوا پەنامان بە، و شانازی پێوەکەن، دڵنیابن خوا قەومی لووتی چۆن لە ناو برد. ئەو قەومانەشی کەوا بانگەشەی بۆەکەن، خوای تەبارەک وتەعالا لە قەومی لووت خراپتریان پێکا. ئەوانەی پشتگیری نێربازەکانەکەن دوور لە ڕووی جەنابتان،
خوا لە قەومی لووت خراپتر بەردبارانیان ئەکات. ئەڵێ دامان بەلای قەومێکە، ئەو قەومە قەومی لووت بوو، شوێنەواری ئەوان بوو. وتم بە هاوڕێکەم وەرە با دوعا بکەین، سوپاسی خوا بکەین کە خوای تەبارەک وتەعالا لەم قەومە حسێبی نەکردوین، لەو کات و زروفان نەبووین، خوا پاراستوین لە گونا، لە تاوان، لە مەعسیەت، لە سەرپێچیکردن. با دوعا بکەین، سوپاسی پەروەردگارمان بکەین. ئەڵێ دەستمان کرد بە دوعا. لەو کاتە گەنجێکی سەرتۆزاوی بێم و دای بەلامانە، زۆرمان دوو دیار بوو، بانگمان لێ کرد جوابی نەداینەوە. ئەڵێ منی لە بەری خۆمە وتم لەوە چێمە شەیطان بێ لەم کات و ساتە درەمە و لەم بێوەختە ئاوا دای بەلای ئێمە و گوێ بە ئێمە نادا. ئەڵێ لای کرد و بەلامانەوەدی بەڵێ من شەیطانم، بەڵێ من شەیطانم. ئەڵێ لەو کاتە منیشتم ئەی بۆ ئاوا غەمناکی و بێتاقەتی و سەرگەردانی و چڵکن و پڵکن و سەرتۆزاویت، هەی شەیطانی مەلعون. وتی چیت لێ بشارمەوە؟ ئەمڕۆ ڕۆژی عەرەفەیە، من لە عەرەفەوە هاتووم، ڕام کردووە، لە تاو ڕەحمەتی خوا ڕام کردووە. ڕەحمەتی خوا ئەوەندە زۆرە، ئەمڕۆ خوای تەبارەک وتەعالا لە ئومەتێ خۆشە بێ، لە قەومێ خۆشە بێ، 50 ساڵە خەریک گونا و تاوانن، خوا لێیان خۆشە بێت. منیش دڵم خەریکە تەقی خوا لەو عەبدانە خۆشە بێ. هاتم بۆ ئێرە دڵم تۆزە ئیسراعەت بکە، بۆی گوێبیستی سزا و عەزابی ئەو تاوان بارانە بم کە خوا غەزەبی لێگرن بەهۆی گوناهی نێربازیەوە، دڵم تۆزێ خۆشکەم. ڕۆژی عەرەفە بۆیە لە ئەسەری سەحا وارد بووە هەر کەسێ گومانی وابێ لەسەر کێوی عەرەفە ڕاوەستێ و گومانی لە ڕەحمەت و بەزەی پەروەردگار بێت کە خوا لێی خۆش نابێ، دڵنیابە گەورەترین گوناهی کردووە. ئەبێ گومانت بە ڕەحمی خوا باش بێ لە ڕۆژی عەرەفە، چ حاجیبی یا غەیرە حاجیبی، لە مەککە و عەرەفە بی یا لە غەیری مەککە و عەرەفە بی، گومانت بە ڕەحمی پەروەردگار هەبێ، ڕووکەرە خوا، دوعا بکە و نزا بکە، خوا لێت خۆشە بێ ئینشاءالله. خۆشەویستان، کەواتە ئێمە ئەبێ لە ڕۆژی عەرەفە چی بکەین؟ یەکەم تۆبەکردن و ئینابە و گەڕانەوەی ڕاستەقینە بۆ لای پەروەردگار. فاستەقیموا إليه واستغفروه، ڕاستکەن لەگەڵ خوا، بگەڕنەوە بە لای خوا، ئیستیغفار بکەن، تۆبە بکەن، خوا لێتان خۆشە بێ. فأكثروا فيهن من التهليل والتحميد والتكبير، زۆر ذکری خوا بکەن، زۆر یادی خوا بکەن، زۆر لا إله إلا الله بکەن، زۆر الحەمدولله بکەن، زۆر سوپاسی خوا بکەن، زۆر سبحان الله بکەن. چونکە یەکە لەو ڕۆژانە عەرەفە کە پێغەمبەر ئەفەرمێ گەورەترین ڕۆژەکانە، زۆر ئەو ذکرانەی تیا بکەن. خۆشەویستان، واذكروا الله في أيام معدودات ولتكبروا الله على ما هداكم. الله أكبر بکەن لەسەرەوەی خوا هیدایی داون و مسلمانی کردوون، نیعمەتی ئیسلامی ڕژاندووە بەسەرتانە، لە کوفر و ضەلالەت لای داون. خۆشەویستان، ئەمە بۆ غەیرە حاجی، ئەینا ئەوەی حاجی بێ و لە حەج بێ ئەبێ لەبەیک اللهم لەبەیکە بکە، چونکە شیعار و ذکری حاجی لە حەجە لەبەیکەی و تەلبیە. بۆ غەیری حاجیش الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ئەمە شیعاری باقی مسلمانانە کە لە حەجانین. خۆشەویستان، زۆر دوعای تیا بکەن هەموو کات و سات. الدعاء سلاح المؤمن لا يرد القضاء إلا الدعاء. دوعا چەکی مسلمانە، هیچ شتێک بەڵا ڕەت ناکاتەوە ئیلا دوعا نەبێ، ئومێدتان هەبێ. پێغەمبەرە فەرمێت خەیر الدعاء دعاء يوم عەرەفە، باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. بۆیە زۆر بڵاڵێنەوە، زۆر دوعا بکەن، زۆر قوتان زۆڵکەن لە خزمەت پەروەردگارە، مەویست مەبن و نائومێد مەبن، بپارێنەوە، خوا دوعاگیراکە. و پێغەمبەر ئەفەرمێت وخير ما قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. زۆر ئەم ذکرە بکە، زۆر ئەم یادە بکە، شەیتان فرێنە هێنان و جەلبی ڕەحمەتی پەروەردگارەکە. خۆشەویستان، ڕۆژی عەرەفە، ڕۆژی عەرەفە یەکە لەو کردەوە چاکانە بۆی کە ئەتوانێ، بۆ ئەوەیشی ناتوانێ ئەو ذکرانە بکە، ئەو ذکرانە بکە بەڕاستی وەکو وای بە ڕۆژوو بێ. چونکە هەر عەمەلی ساڵح
عبارەت نییە لە ڕۆژوگرتن، ڕۆژوەیەکە لە کردووە چاکان. صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژی عەرەفە کەفارەتی 2 ساڵ تاوانە، 2 ساڵ تاوان داشکێنێ، ساڵێکی ڕابردوو ساڵێکی داهاتوو خوا بە نسیبمانی بکا و لێمان وەرگرێت. حتا دەگێڕنەوە لە یەکێک لە ساڵحانە فەرمێت لە شەوێک لە خەوما، خەو مزگێنی و مژدەیە، نەڵن باشە مامۆستا بۆ خەو باسەکە. پێغەمبەری خوا قطع الوحي وبقي المبشرات قالوا وما المبشرات يا رسول الله قال الرؤيا الصالحة. وحي نامێنێ مبشرات و مزگێنی منێ یا رسول الله مزگێنی و مژدەکان چییە؟ فەرمی خەوی چاکە خۆت بیبینی یا پێتەوە بینن. یەکێ لە ساڵحان و خوا ناسانە فەرمێت شەوێ لە خەوما ئەزانم عەرەسات و قیامەتە، من 2 ڕۆشنایی و 2 نورم پێیە، خۆشەویست و دۆستێکم 10 دانە نووری پێیە، لەبەری خۆمەوە گلەیم کرد بۆ ئەو 10 نووری پێیە و من 2 نورم پێیە، ئەو 10 ڕۆشنایی پێیە و من 2 ڕۆشنایم پێیە. هاتیفێک دای بە گوێما پێیان وتم تۆ 2 ساڵە لە عەرەفا بە ڕۆژووە بی، بەڵام هاوڕێکە 10 ساڵە عەرەفەی نەفەوتاندووە، هەر 10 ساڵەکە لە عەرەفا بە ڕۆژوو بووە. کەواتە وەک کەفارەی 2 ساڵە نووری قیامەتە، ئەعمالی ساڵحەیە و مەرکەبی ساڵحەی قیامەتە. خۆشەویستان و هەروەها ئازیزان و خۆشەویستان، لەم ڕۆژانە بەتایبەت عەرەفە حیفظ الحەواس، حاسەکان و ئەندامەکان و پارێزە. پێغەمبەر فەرمێت يوم عرفة هذا يوم من ملك فيه سمعه وبصره ولسانه غفر له. ناتوانی بەڕۆژوو بی، ناتوانی سگر بکەی، توانات نییە دەم و پارێزە، گوێت بپارێزە، مێڵە گوناهی تێ بڕوا، گۆرانی تێ مەکە، غەیبەتی پێ مەبیسە، غەیبەتی پێ مەکە، چاوت گوناه و تاوانی پێ مەکە، سەیری حرامی پێ مەکە، بۆ ئەوەی خوا لێت خۆش بێ. زۆرترین کردەوەی چاک کە ئەوانەی کە بە ڕۆژون کە لەگەڵ ڕۆژگا بێگەن نور عەلە نورە، ئەوانەی کە ناتوان بە ڕۆژوو بن کردەوەی چاکی تر زۆرە. نوێژە سونەتەکان، سنەتی چێشتەنگا، سنەتی شەونوێژ، سنەتی ئەوابین بینی مەغریب و عیشا، يفعل الله ما يشاء. پێغەمبەری خوا فەرمێت سەڵات و ئەوابین لە بینی مەغریب و عیشا خێری 12 ساڵ عیبادەت هەیە، 6 ڕکاتە. سنەتەکانی تر بەجێی بێنە. و هەروەها سەدەقە، دڵی هەژارێ خۆشکە، دڵی هەتیوێ خۆشکە، ئەندازەی هەرچی ڕۆژی ساڵە خێری زیاترە. خۆشەویستان، سیلەی ڕەحم، ئیحسان بەرامبەر باوکو دایک، برای خوشک، دۆست و ئەحباب، لێبوردن، لێخۆشبوون، دڵپاکی، واسێنان لە حەسادەت، ئەمر بە چاکە نەهی لە خراپە، ئەمانە هەمووی کاری چاکەیە. هەمووی تۆ لەو ڕۆژە پیرۆزانە ئەو خێرە گەورانە دەسەکەوێ. خۆشەویستان، و هەروەها دوعا زۆر بکەن، بەتایبەت دوعای اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. یەکێکە لە دوعا گەورەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتی قورئانە، یا حی یا قەیوم برحمتك استغیث. ئەمە یەکێکە لە ئەزکار و دوعاکانی پێغەمبەری خوا. و هەروەها دعای اللهم إني أسألك رحمتك، اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك وفجأة نقمتك وجميع سخطك. ئەم دوعانە زۆر مهمە بە کوردیەکەی خۆمان. خوایە لە تەبارڕێمەوە نیعمەتەکانی خۆتم لەسەر لا نەبەی، سیحەت و عافیەتم بۆ زیاد کەی، ئەم دوعانە بکەی. خوایە خۆشی و شادیم لێ نەگۆڕی، عاقیبەت شەڕم نەکەی، تووڕە نەبی لێم، سزام نەدەی. بە کوردیەکەی خۆمان چ دوعایەکە زانی بۆ خۆت، بۆ منداڵت، بۆ خێزانت، بۆ جیرانت، بۆ خاک وڵات و نیشتیمان، بۆ مسلمانان بیکەن، چونکە خەیری دوعا و باشترین دوعا لە ڕۆژی عەرەفایە. خوای گەورە عەرەفە بکا بە نسیبی هەموو لایەکمان و لە هەموو لایەکمان خۆش بێت. یەکێک لەو زکرانە کە ساڵحین و پیاوچاکانی ئێمە بە ئەسەرێکی سەحیح وەریان گرتووە لە کەنز العمالە نەقڵ کراوە،
ئەفەرمی هەر کەسێک بتوانێت لە ڕۆژی عەرەفا 1000 جار سوورەتی ئیخلاص بخوێنێ، 1000 جار سوورەتی ئیخلاص. من قرأ قل هو الله أحد 1000 مرة يوم عرفة أعطي ما سأله. ئەمە لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە باسەکەن ئەفەرمێت هەر کەسێ لە ڕۆژی عەرەفا 1000 جار سوورەتی ئیخلاص بخوێنێ، خوای گەورە پێ ئەبەخشێ ئەوەی داوای ئەکا لە دین و لە دنیا ئینشاء الله. بە نێتی پاک بە عەقیدەی پاک بتوانن قورئان زۆر بخوێنن، سوورەتی ئیخلاص بخوێنن. ناتوانی 1000 جار 10 جار بیخوێنە. سوورەتی ئیخلاص زۆر گەورەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێت بە سەحابەیە بۆ سوورەتی ئیخلاص زۆر خوێن، فەرمی خوا ئەی پێغەمبەری خوا زۆر ئەم سوورەتم خۆشەوێت. فەرمی خۆشەویستی و بۆ سوورەتە خوا شتێ خۆشەوێت. هەر کەس 10 جار سوورەتی ئیخلاص بخوێن لە ڕۆژگا خوا قەسەکی بۆ دروستەکا لە بەهەشتا. هەر کەسێ 3 جار بیخوێنێ ختمی قورئانی کردووە. سوورەتی ئیخلاص زۆر گەورەیە و هەروەها سڵاوات دانە سەر پێغەمبەر لە یاد مەکەن. سڵاوات هەم دوعایە، هەم ذکرە، هەم داوای ڕەفعەتی پێغەمبەری خوایە و باسی پێغەمبەرە. وە خوای باس دەکا و ڕەحمەتی بۆ ئەنێرێ، لێشت خۆش ئەبێ دوعاشت گیراکە. زۆر بڵێن لا إله إلا الله وحده لا شريك له و ئاماژەمان پێ کرد. باقی ئەزکارەکانی تر یا ڕەبی خوای لە مولایەکمان خۆش بی، لە مولایەکمان ڕازی بی، عاقبەتمان بەخێر بگەڕی، لە گوناه و تاوانمان خۆش بی. یا ڕەبی خوایان ڕۆژی عەرەفەی پیرۆز بکەی بە نەسیبمان، تەوفیقمان بی، یارمەتیمان بی، بتوانین ئەو ڕۆژە پیرۆزە تایە بەڕۆژوو بین، تۆ لە خۆمان ڕازی کەین، ذکر و یادی تۆ بکەین، تەحمید و تەقدیس و تەمجیدی تۆ بکەین، سڵاواتی زۆر لەسەر پێغەمبەرەکەی تۆ بدەین. خوایە بە بەرەکاتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم نزا و دوعامان قبول کەی، شیفای دڵ و دەروونمان بی، شیفای ڕۆحمان بی، شیفای جەستەمان بی، شیفای نەخۆشەکانمان بی، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی، شیفای نەخۆشەکانی ماڵەمان بی، ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بی، لە قەهر و غەزەبی خۆت لامان دەی، نیعمەتەکانی خۆت مەگۆڕە بە سەخەت و تووڕەبوونی خۆت لەسەرمان، زیادی کە بمان نیعمەتەکانی خۆت، بەرەکاتی خۆت بڕژێنە بەسەرمانە، کانی و کارێزمان بۆ بتەقێنە، ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بۆ زیاوکە، لە بەڵاو مصیبەت و ناڕەحەتی و وەبا و نەخۆشی و ناخۆشی خۆمان و هەموو مسلمانان پارێزراوکە پەروەردگارە. یا ڕەبی خوایان کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان، ئیسلام، ئەخلاقیان بەرێ. یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵی نێوانیان بکە. یا ڕەبی خوایان هەر کەسێ دۆستمانە دۆستی بی، هەر کەسێ دوژمنی دینمانە، دوژمنی ئەخلاقمانە، دوژمنی خاک و وڵات و نیشتیمانمانە، پەروەردگارە ئەگەر شیاوی دادە خوای هیدایەت دەی، شیاوی دادنێ خوایە عالیەها سافیلەها، خوای لە ناوی بەری خۆی و جێش و جاشی لە کۆڵی میلەت و مسلمانانی کەیتەوە. یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بە ئیمان و محەبەت و خۆشەویستی خۆت و پێغەمبەرەوە بژین، ببرین زیندوو بینەوە، بە زەوی بە کەساتی داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمان نابێتەوە، زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە. لەو کات و ساتەی پێمان ئەفەرمون من ڕەبوکە، بڵێن ئەڵڵاه پەروەردگارە، بە زبانێکی فەسیح وەڵامی فریشتەکان بینەوە کە پرسیارمان لەگەڵ خوات کێ، بڵێن ئەڵڵایە، پێغەمبەرت کێیە، حەزەتی موحەممەدە، بڵێن ئەو پیاوە ئەناسی، بڵێن ئەوە پێغەمبەرمانە. شوێن ئەو کەوتین، دوای ئەو کەوتین، لەسەر ڕێباز و نەهجی ئەو بین پەروەردگارە، لە قیامەتشا لە ژێربەی داخ و پەرچەمی لا إله إلا الله ومحمد رسول الله بین، لەسەر حەوزی کەوسەر، لەسەر چیمەرەکانی باش، لە خزمەت ئەو پێغەمبەرا بین، لە خزمەتی خۆی و یارەکانە بین صلی الله عليه وسلم، بە دەستی مبارەکی ئەو پێغەمبەر نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ لە توێنێتی و نەگبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. کۆمەڵە نەخۆش داوای دوعای خێران لەکردوین، کۆمەڵە خەڵک لە گەڕەک و لە غەیری گەڕەک لە ملاولا داوای دوعای خێران لە مسلمانان کردووە، ئێمەش لەم مینبەرەوە، ئێوەش لەم مزگەوتە پیرۆزە هەمومان بە یەک دەنگە پاڕێنەوە. خوایە ڕەحم بە ئێمەش ئەوانی بکەی، شیفای ئێمەش ئەوانی بین. یا ڕەبی خوای ئەگەر نەخۆشن، ناڕەحەتن، بێتاقەتن، خۆیان منداڵان نەخۆشە، خوای شفا عەجل فلان بۆ بنێرە، خوای زەلیل سەر جێگایان مەکە، خوای تۆ بەڕەحمی، تۆ شافی، تۆ کافی، خوای ڕەحمان پێ بکە، خوای دڵیان خۆشکە، دڵی هەموو لایەکمان خۆشکە. یا ڕەبی خوای گیان ئەوانەی کێشە و گرفتیانێ، مەشاکیلانێ، خوای بۆیان چارەسەرکە، ئەوانەی منداڵەنێ منداڵ ساڵحیان بەرێ، ئەوانەی هیان و ساڵەنی خوای بۆیان ساڵەکە، منداڵی هەموو لایەکمان ساڵەکەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.